وڵی بۆ ئافرەتان ئەم ئیشە خۆشترە بە تایبەت لە فیستیڤالەکان لە بەرەوەی زۆربەی بە خێزانی بەشداریەکە ئەبینین خۆشبەختانە ژن و مێردنیان دوو خوشکنیان برا و خوشکن پێکەوە بەشداریەکان ئاسانکارتر و خۆشترە ئیشکردن لێرە. سلااوان لەبێتم کاتان باش هاتوومەتە ناوچەی شەمێران دیارە ئەمڕۆ فستیڤالی بەهارانەی شەمێران دەست پێ کردووە و هەروها بڕیارە ماوەی 2 ڕۆژ بەرداوامی هەبێت ئەوەی دەبین ئێستا پەیتا گەشتیاران دێنە فستیڤالەکە و وەک ئاماژەم پێکرد ماوەی 2 ڕۆژ بەردەوامی دەبێت ژمارەێکی زۆر لە خاوەنکار و گەشتیاران هاتووەتە ئێرە. من بۆ قسەکەی زیاتر دەچوە لای خاوەنکارێک قسەی زیاترەکە خۆیاکەم. بەخان سڵاو لێت پێم بڵێ چۆنی بەشداریت کردووە لەم فستیڤالەیە و گرنگی ئەم فستیڤالان چۆنە بینی؟ سڵاو لە ئێوەش بەخێر بێن. من وەکو باخانی بە ئازبەری دەفرێشەکەی باخان بەشداریم کردووە کە زیاتر لە 10 تامی ئازبەریمان هەیە و لێرە بەشداریمان کردو ئەم فستیڤالانە تا ڕادەیەکی زۆر گرنگیەکی باشی هەیە ئافێت بە بۆ ئەوەی هەر کەس بیەوە بۆ ئەو ئیشەی کە هەیەی زیاتر بە خەڵکی بناسێنێت. بە دیێکرای و خانبێک بۆ خانمان جیاوازی هەیە ئەبینم کا بەشێک لە خاوەنکارەکان کە هاتوونتە ئێرە ئافرەتن. وڵی بۆ ئافرەتان ئەم ئیشە خۆشترە بە تایبەت لە فستیڤالەکان لە بەرەوەی زۆربەی بە خێزانی بەشداریەکە ئەبینین خۆشبەختانە ژن و مێردنیان دوو خوشکنیان برا و خوشکن پێکەوە بەشداریەکان ئاسانکارتر و خۆشترە ئیشکردن لێرە. لە خۆ لە کوێ بەشداری کردووە؟ لە شاری سلێمانەوە هاتوون. بەنامەکانی تۆ چۆنی ئەزبەری دەکان بە تایبەتی؟ ئەزبەری دەکانی من فرێشن فرێشی میوەکانە زیاتر لە 10 تاممان هەیە بیپسی و هەنار و بیپسیەکەی لێ دەرکەما باقی تامەکانی کە هەمووی فرێشە شیرمۆز و قۆخ و قەیسی و کاڵک و ئیتر ئەوەی میوە بێ ئێمە بە فرێشی کردومانە بە ئەزبەریت. بەخان ئێوە لە زۆر فستیڤالە بەشداریەکەن لە ماوەی ڕابردووش لە کەلارە بەشداری فستیڤالتان کردووە واتە هەر ئاوا بە فستیڤالەکان ئەگەڕێن و بەرهەمی خۆتان نمایشەکەن؟ بەڵێ فستیڤال لە هەر شارێ بکرێت لە هەر شوێنە بکرێت ئێماچین و بەشداریەکەین. ئەکید وایە ئێمە ئێستا بۆ نمونە خۆمان زیاتر لە 10 ساڵە ئەم ئیشی ئەزبەری داکەین ناسرابوون خەڵک تا ڕادەیەکی زۆر ئەیناسین کە ئێمە بەم ئەزبەریدە بەشداریەکەین بەڵام لە ڕێگەی فستیڤالەکانەوە زۆر زیاترە چیتە ناو خەڵکەوە لە بەرەوەی شوێنێکی عایلی و هەموو کەسێ ڕووی تێکە هەم سەڵت و هەم عایلە و بە تایبەت ئاوا لە سەیرانگاکانە ئەکرێت شوێنێکی وەکو شەمێرانی دڵگیر خەڵکێکی زۆر ڕووی تێکە ئەو کاتە ئیشەکە زیاتر بەربڵاوە بێت و زیاترە ناسرێت. زۆسپاس ئەگەر هاوکارم دیمەکان ئێرتان بە بگوازێتەوە دەبینم پەیتا گەشتیاران ڕووی لەم ناوچاکەن و هەروە وەک ئاماژەم پێکرد ماوەی 2 ڕۆژ فستیڤالی بەهارانەی شەمێران بەردەوامی هەبێت و نزیکەی 100 خاوەنکار بە گوێرەی سەپەرشتیارانی فستیڤالەکە بەشداری لەم فستیڤالەیە کردووە و هەروها سبەینی هەینیە بە گوێرەی وتەی سەپەرشتیارانی ئێرە گەشتیاران زیاتر لە ناوچەکانی ناوڕاست و خواری و عێراقەوە ڕوو لەم فستیڤالەکەن.